بینەرانی بەڕێزی بیکەی فۆرم کاتتان باش خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ هونەرمەندی زۆر بەتوانە کاکە بەرزان ڕەشپۆشم. کاکە بەرزانم کاتۆ باش. زۆر سپاس کاکە شەموزیان، ڕێز و احترام و خۆشەویستیم بۆ بینەران و بیسەران و وێزان و خۆشەویستان و لایەنگرانی هونەر و شاشە جوانەکەی بیکەی فۆر هەمیشە سەربەرز بن، بەخێر بن سەرچاوم. خوا بەخێر بێ مامۆستا بەرز. زۆر سپاس. زۆر زۆر باش. تاکەی ئەم ڕەشپۆشەیە پۆشی وەڵاهی نازانم خۆشم. بەرزان ڕەشپۆش کێیە؟ بەرزان بەکر خەڵکی شاری سلێمانی لە وڵاتی شانشین لە شاری بێرمینگام ئێستا. چەندێکە لە وڵاتی بەریتانیا ژیت؟ تقریبا ئەچێتە 3 ساڵە لە وڵاتی بەریتانیا. ئەم لەقەبی نازناوی ڕەشپۆشێت چییە بۆ ڕەشپۆش؟ وەڵاهی هیچ باگراوندێ نییە لە پشتیەوە، مەزەر حەز و خولیایەکی خۆم بووە. من وات ببینم هەموو کاتێکت بینم لێرەش و لە کوردستانی شەر ئەم ڕەشپۆشە و پۆشیوە ئەتوانی ڕۆژێک یا عادیا ڕۆژێ لای بێ یا هەرتەوێت لەسەر ڕەشپۆشێ بەردەوام بین. وەڵاهی وعدم نەدا وەکو وعدان، بەزەوە نزیکەی بۆ 15 ساڵە چێ مستەمر هەر ڕەشپۆشی هیچ ناو. چەند ساڵێکە لە ناو هونەری کوردیایی ینی خزمەتی بەندی کوردیەکەی؟ لە 2008 توانێ دانیشتێکم تۆمار کرد و لە شاری سلێمانی لە سنتەری بانە بڵاو بۆیەوە. یعنی لە 2008 خزمەتەکەی بەدەنگی چی هونەرمەندێک سەرسامی ینی هاتیتە ناو کۆڕی هونەر؟ وەڵی هەمیان سەرکەوتوتر بنەوەی ماوە لە ژیانە. من ئەوەی عاشق بووم بەدەنگی مامۆسای خوالی خۆش و مامۆسا سابی کوردستانی. تۆ زیاتر لایەنی بەندبێژیت گرتووە وایە؟ بەڵێ. مامۆستا سابیر کوردستانی گۆرانی بڵێن سلۆی هەیە. چۆن ئێستا زۆر هەردەڤیانی بڵێن ڤیدۆ کلیپت هەیە دانیشتنەکانی داوای گۆرانی خاولەیەکەن. من لەو سەردەمەی ئەوە ئەم بەندبێژانەی ئێستا کەم بوو، زۆر باوی دانیشتن نەبوو. ئێستا لە ئێستا وای لێ هاتووە چکە و سەردەمە ئەو دانیشتانە نەبووە، تۆمارکردن بووە. گۆرانی هەیە بۆ کەسێکی تایبەت بێ؟ زۆریش. بوون بە هاوڕێوە و سەفەر بۆ پیریشیان گۆچانێک ئەستێرەیان بیرسایە پێم دەبەخشین ئاسمانێک وەلی تۆی سێناگەی لە دەردی دڵشکانێک هێندەم فرمێ ڕشتووە شەوێ ناگشتەوانێک ئاهی دڵم بتگرێ بێتە سەر ڕێ و تاوانێک ئاهی دڵم بتگرێ و بێتە سەر ڕێ و تاوانێک. برادرای تۆ چی ئەگەیەنێ؟ برادری چاک وەک براوایە، برایە و پشتە و قەڵایە. لە ئێستاە تۆ دانیشتی وڵاتی بەریتانیایی؟ بەڵێ. ئەو برادرە چاکانێکی لە پشت و پەنای تۆن؟ وەڵاهی برادری چاکم زۆرە، بەس وەکەوەی کە لێیان ڕابینم لە 3-4 نەفەر تاوە. توانیت نایان بێنیت و لە سڵایان بۆ بگەێنیت؟ لێرەوە ڕێز و حورمەت و خۆشەویستیم بۆیان هەیە. کاکە محسین شارە زوری ئەزیز و خۆشەویست تەندروست باش بێ، چینگ ئەحمەوی برام هەمیشە لەش ساغ بێ، کا قاسم پێنجوێنی چاوەکانی مازەکەم، کەسێکش کاکە هیواجانیش لە مێشک و دڵمایە قەت لە یادی ناکەنیەوەیش کەسێکە وەگەڵ گەسانە چاوەکانی مازەکەن. کەس بیوەفا بۆ بەرەمبەری تۆ؟ زۆریش. چی پێڵێ لێرەوە؟ گەرنیان زابێت. ئەم شەو دەگریم گریانێک سەر دڵی گرتم شانێک، ئەم شەو دەگریم گریانێک سەر دڵی گرتم شانێک، دڵی شوشەم شکاوە بەدەستی بێ پەیمانێک. لە وڵاتی غەریب هەستەکەی کە زیاتر هەست و سۆز و ڕەحمەت بۆ کەس و کارتە بیا بۆ هاوڕێکانە بۆ کەسەکانت؟ کاکە شەمزیان وەڵای ڕێگەی غەریبی زۆر کەست پێ ناسێن و دوور لە سۆزی دایک و باوک و کەس و کارتەکات. دووری لە کەس و کارت؟ دوور لە کەس و کارتەکە غەریبی پێ ناسێنێت. میری دایکتەکەی؟ بەقەی هەموو دنیا. لێرەوە چی پێڵێ چی پێشکەشەکەی؟ هیوادارم تەمەن درێژ بێ سەرکەوتوو بێ ئینشەڵڵا. هیچ شتێکی پێشێش ناکەی؟ با بەسەر چاو. فەرموو. لێرەوە ئەڵێم دایکجان خۆشم ئەویت بم بە قوربانی ئەو ناوەشت، تۆ بڵێ ڕۆژێ بتبینەوە وەک مناڵی بێمەوە باوەشت. ئەزانم کە بۆم گریاوی قوربانی ناوت بم لەگەڵ فرمێسکی چاویشت، لەگەڵ فرمێسکی چاویشت. چەندە پیرۆزی تۆدایە کە بەهەشت لەوە ژێر پێدایە، چەندە پیرۆزی تۆدایە کە بەهەشت لەوە ژێر پێدایە. من هەمێ پرسیارە لێ یەکەم. فەرموو. ئازادی لە جوابدانەوەی. بەڵێ. بەریتانیا کوردستان؟ کوردستان. 3 ساغ یا 5 وێن؟ 3 ساغ. سلێمانی یا هەولێر؟ سلێمانی.
بەختیار ساڵح خاڵی ڕامبۆ بەختیار ساڵح ئەوەت بۆکانی گۆرانی زیبات کا گۆرانی زیبات کاروان شارەوانی کاروان خەباتی کا کاروان شارەوانی شەموز نادر هیوای کورسات کاک شەموز عەزیزی برایە خۆشەویستی بیری برادەرەکانی کوردستان دەکەی هەمووی نا یەکێک یا کەسێکە بێت لە ئێستا بیریکەی لێرەوە ڕێزم بۆی هەیە برادێکی بڵای بیری زۆربیان هەمووی ناکرێ بەس کەسێکی تایە کە بە تایبەت بیری بکرێت ئەویش لێرەوە چاوەکانی ماچەکەم کاک دیاری ئازادی دیاری مام تاریق بەڵێ من کێشەگێ ئابا لە ئێستاە لە وڵاتی بەریتانیایی بۆ دانیشتنەکان و ئاهەنگەکان لەگەڵ تیپی مۆزیقای خۆتانی و لەگەڵ چیا ئاهەنگەکانەکەن لە ئێستاە کاکە شەموزیان تیپی مۆزیقای خۆمان هەیە لەگەڵ کاکە هەڵکەوتی سازام لێرەوە ڕێز و احترام و خۆشەویستیم بۆ هەیە زۆربەی دانیشتەکانمان بەیەکەوە بووە بۆنە ئاهەنگەکان بۆنەی شەوانە بۆ گوزاوەشمان بەیەکەوە تۆمار کردووە تۆ ڤیدۆ کلیپی تازەت هەیە ینی لێ بینەرانی بەڕێز بەرهەمی تازەت ببینن وڵای ئینشەڵڵا بەم زوانە گۆرانیەکەم شادم ئەکرێتە بازارەوە بە شاشە جوانەکەی جەنابیشت کاکە شەموز لە کەناڵی نەخسمەتەوە بەخشەکرێ ئینشەڵڵا ناخسمەتە عەشق لای تۆ چیە گەیەنێ کاکە شەموزیان عەشق بوونی هەیە دڵش کاوە زۆریش کێ دڵیش کانووی لێرە توانی گەرنی ئازاکەی یا چی پێڵی گەرنی ئازابێت فرۆشا وەرناگرم تازەتەوە گەرنی ئازار ئەوەی کە ڕۆی ڕۆی ئەی بەوە ئەڵێی چی کە تازەیەتە ژیان تۆ بەخێر بێت بۆ ماڵی تازەی دڵم کەسێکەیە دایەنم لە جێی دڵم کەسێکەیە ئێستا کەس نییە من لە ڤیدۆ کلیپێکا جەنابتم بینی ڕیشی تاشی بوو سمێڵێکی جوانی قەترانی هەبوو دوایی کا بۆ بیرخستنەوەی بینەرانی بەڕێزیش ئەو ڤیدۆ کلیپەیانتان بۆ نیشانەدەم ئێوە کۆپلەیەک لەم ڤیدۆ کلیپە ئەرەوەی سەرتۆپی سلەیمانی ماڵە بابم لەیلایە سەرتۆپی سلەیمانی ماڵە بابم لەیلایە بەرزەوەک مۆنیکایە دەکشێوەک مەکسیمایە دەوەسێوەی کیایە دەڕوا دەڵی لادایە تیشا دەڵی هۆندایە ماڵی لەکانی باە ئەڵی لا گشتمی باە جوانی وەک تۆم نەدیوە کاک بەرزان بینەرانی بەڕێز ڤیدۆ کلیپەکەی تۆیان بینی گەعدە دانیشتنەکەت ئێستا بەتەمان بووی ئەم ڕیشە لابەی تۆ سمێڵەکە و جاران ئەو ڤیدۆ کلیپێت مەخوا جارە نیازیۆم نیەنەوەڵە ئەڵێن ئاوا باشتر لێت دێ بەس وا قۆستری کە ڕێشەکە بتاشی بۆمان بنووسم زانە ئەو باشتم یام بێڕیزە ئێمە لە کۆتایی ئەگەر جەنابەت شتێکت ما بێ ئەمە تەقدیر ڕێز و خۆشەویستیمان بۆ جەنابەت هەیە چیت هەیە بۆ بینەرانی بەڕێز و بۆ بەرنامەکەمان ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ بینەری بیسەری شاشە جوانەکەی جەنابەت کەناڵی بیکەیفۆ و ڕێز و احترام و خۆشەویستیم بۆ بینەران و بیسەرانی بەرزان ڕەشپۆش لە هەشەوەی جێگاکەن دەم بە خەندە و لە خۆشی لە شادیا بن ڕێز و احترام و خۆشەویستی نەبێ هیچی ترم نییە و بەخێراتنی جەنابی شتەکەم بۆ ئەم دەرفەتە جوانەی بەم بەخزمەتان بەخشی ئینشەڵڵا خۆتان سەرکەوتوتر بن ئینشەڵڵا زۆر سپاس بۆ ئێوەی بینەر و بیسەری بەڕێز تام کاتە میوانی بەرنامەکەمان بوون یاخوا بەخێر بێت و بە بەرهەمێکی کاکە بەرزان ڕەشپۆش ێنە کۆتایی بەرنامەکەمان هەتا ئەڵقەیەکی بەرنامێکی ترخواتان لەگەڵ و شەو شەرگاتان شاد و سەرکەوتوو بێ لە ڕۆژێ بیرم کردەوە زۆر بێزار بووم لەو شارە ڕۆشتم لە لای جەزا سوور لەوێ خەواندم پارە من توکتوفیزم لێە من هاتم بە تەیارە هاتمە وڵاتی ئەستەمبوڵ بۆ ئەو وڵاتە ناودارە یەکسەری زەنجێکم کرد فەقەت بۆ ئەو ڕزگارە وتم کاک ڕزگا شێوی نەجاتم بە لەو شارە پێی وتم بەرزان ڕەشپۆش هاتیتەوە سێبارە ئەگەر مەجالت هەیە با بتبینم ئێوارە بەم زوانە یەختمان نەڕوا لەگەڵ ڕێبین و کارە سواری یەکتەکەی کردین لەگەڵ چەندین هەژارە پاق لە گەیشتە سەرمان قسمەت نەبوو ئەو جارە پاق لە گەیشتە سەرمان قسمەت نەبوو ئەو جارە